بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز، سڵاوتان لێبێت لە بەرنامەیەکی دیکەی تەندروستی لە خزمەتانم. بەرنامەی ئەمڕۆمان تەرخان کردووە بۆ قسەکردن لەبارەی ئەو نەخۆشیانەی منداڵان کە لە وەرزی سەرمایە زیاتر تووشی ئەبن و یاخود ئەو ڕێنمایانەی کە پێویستە بە دایکان و باوکان و ماڵەوە بگرێ بە سەبارەت بە تەندروستی مناڵەکانیان. ئایا پێویستە لە وەرزی سەرمایە ئاگیان لە چی بێت، چۆن خۆیان بپارێزن و ئەو نەخۆشیانە چین کە منداڵان هەیەە و ئەگونجێ لە وەرزی سەرمایە زیاتر تەشەنە بکە یاخود خراپتر ببێ. بە میوانداری بەڕێز دکتۆر ئومێد عەلی سەعید، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان. کاک دکتۆر بەخێر بی. زۆر سپاس. سپاس بە ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش. کاک دکتۆر، با سەرەتا لەوێەوە دەست پێ بکەین. پەیوەندی وەرزی سەرما و ئەو نەخۆشیانە چییە کە زیاتر تەشەنە ئەکا و پەیوەندی بە دەم و لووت و بەشی سەروی بۆریەکانی هەناسە هەیە، بە هەڵامەت و بە ئینفلۆنزا و هەتا ئەگات بە هەوکردنی سیەکان. وەرزی سەرما ڕەبتی چییە بەم نەخۆشیانەوە کە زیاتر ڤایرۆسی؟ بەڵێ، سەرەتا بە ناوی خوا، سەرما پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ زیادبوونی نەخۆشیەکانی کۆندامی هەناسە، بە تایبەت بەشی سەرەوەی کۆندامی هەناسە لە مناڵانە. ئەویش دەرکەوتووە بەهۆی دابەزینی پلەکانی گەرما و ساردبوونی ژینگە بەشێک لە بەرگری لەشی مناڵەکان دائەبەزێ. واتە بە ساردبوونی بارودۆخەکە بەرگریان دائەبەزێ. بەڵێ، بەرگریان دائەبەزێ و دابەزینی ئەم بەرگریەش هەلە ڕەخسێنێ بۆ ڤایرۆسەکان بۆ ئەوی بتوانن نەخۆشی دروستکەن، پەتا دروستکەن لە مناڵانە. زۆر باشە کاک دکتۆر. لەوانەیە هۆکارێکی دیکەشی بریتی بێ لە زۆر تێکەڵاوی لە وەرزی زستاندا کە شوێنەکان داخراون. بالضبط، قەرەباڵخی و مانەوە لە شوێنی داخراوە بۆ ماوەیەکی زۆر لەگەڵ کۆمەڵی خەڵکی زۆرە، ئاسانتر ڤایرۆسەکان بڵاو بن بەدڵنیاییەوە وە بوونیشە. زۆر باشە کاک دکتۆر. لە وەرزی زستانە ئێوە بە ئەزمموی خۆتان لە کلینیکەکان زیاتر کام نەخۆشیانە سەردانتانەکەن؟ بەدەر لە بەدڵنیایەوە یەکێک لەوانە هەڵامەت و پەتا باوەکەیە، بەڵام چی دیکە ئەگونجێ لە وەرزی زستانە زیاتر ببێت و سەردانی کلینیکەکان؟ وەک خۆی باسمان کرد، لە ڕاستیان لە وەرزە ساردەکانە لە سەروی لە سەتانەوەی نەخۆشەکانمان زیاتر ئەوانن کە پەیوەندیان هەیە بە کۆندامی هەناسەوە، هەر لە پەتای وەرزیەوە، هەر لە ئینفلۆنزاوە، لە ئیلتیهاباتی قورگەوە، لە ئیلتیهابی لەوزەتێنەکان بۆ ئیلتیهابی سیەکان کە پێوترێ هەوکردنی سیەکان. بەڵام بەدەر لەمانەش هەر نەخۆشیکی تر بۆی هەیە لەم کاتەیە سەردانمان بکەن. لەوانە نەخۆشیەکانی هەوکردنی بۆری میس، لەوانە نەخۆشیەکانی سکچوون و ڕەشانەوە. بەڵام پشکی شێر بەر کۆندامی هەناساکەوێ وەکو باسمان کرد لەبەر ئەوەی کە سارد و سەرما لەو کاتەیە هەیە. زۆر باشە کاک دکتۆر. هەڵامەت و ئینفلۆنزا جیاوازیان هەیە لە ڕووی زانستیەوە کە پێم وابێ ئەڵێن زیاتر هەڵامەت دەم و لووت ئەگرێتەوە. لە منداڵانی شاوە گەورە ساڵان بە هەمان شێوە هەڵامەتمان بەجیا هەیە و پاشان پەتا و پاشان. بەڵێ، بەدڵنیاییەوە ڕەنگە خەڵکێکی زۆرەمە نەزانێ، بەڵام پەتای هەڵامەت لەگەڵ ئینفلۆنزا دوو نەخۆشی جیاوازن. ڕاستە تێکەڵی و لێکچوونێکی زۆر لە نێوانیانە هەیە، بەڵام جیاوازیشیان هەیە. بە نمونە هەر لەو ڤایرۆسی کە پەتای هەڵامەت تووشی مناڵەکە جیاوازە لەو ڤایرۆسی کە ئینفلۆنزا تووشەکە. دووهەمیان پەتای هەڵامەت عادەتەن حاڵەتێکی زۆر خەفیفترە، زیاتر لە لووت و تۆزێک قورگیش ئەگرێتەوە. بەڵام پەتای ئینفلۆنزا نەخێر تایەکی قورسی لەگەڵایە، دەستپێکردنەکەی بەڵێ نیشانەکانی قورسترن، دەستپێکردنێکی کتوپڕە، تایەکی بەرزیانە بێ، لەگەڵ یا ئازارێکی زۆر لە قورجانە ئەبێ، کۆکەیان ئەبێت، گیانداهێزران و ئازاری ماسولکەی توندیانە بێ، هەتا ئەگاتەوە حەدەی ئیحتیمالە ڕەشانەوە، ئازاری ناوسک. ئەم شتانە دروستکە کە ئەمە لە هەڵامەتان نییە بەو شێوازە. کەواتە نیشانە سیستەمیەکانی ئینفلۆنزا زیاترە وەک لە زیاترە و تونترە بە تەکید، تونترە وەک لە هەڵامەت. زۆر باشە کاک دکتۆر. لەوانەیە مناڵەکان بەپێی تەمەنەکانیان وەک ئەڵێ پرزنتیشن یا دەرکەوتنیان بۆ نەخۆشیەکان جیاواز بێ. مناڵێکی تازە لەدایک بوو تا خوارد تەمەنی 1 ساڵ ئەگەر تووشی
هەڵامەت یاخود پەتا ببێ زیاتر چۆن دەرەکەوێت دایکەکە بە چ گازندەیەکەوەی هێنێ بۆ لای ئێوە؟ بەڵێ زۆری نەیکات ئەو پەتایی هەڵامەتە لە مناڵانی بچووکە زیاتر بە گیرانی لوت یان بە ئاوی لوت یاخود کەمکردنەوەی شیر خواردن و چالاکی مناڵەکە دەرەکەوێ. یعنی بۆ نمونە تای نییە مناڵی بچووک بۆی هەیە پەتاش بگرێ و تای نەبێ باشە و بۆی هەیە پەتا بگرێ و کۆکەیەکی ئەو تۆشی نەبێ بەڵام سەیرەکەی مناڵەکە شیر ناخوا لیکی هەیە لیکی زۆرە بێ لە هەمان کاتە وەکووتم لوتی گیرە ئاوی لوتی هەیە بەو شێوازە زۆر دەرەخە. زۆر باشە کاک دکتۆر. ئەی تەمەنی سەروی 1 ساڵ ئایا نیشانەکانیان هەروەکو گەورە ساڵان وایە ئەگونجێ جیاوازی هەبێ لەو منداڵانە لەگەڵ؟ لە ڕاستیە ئیتر لە سەروی ساڵەوە تقریبەن نیشانەکە نزیکە لە هی گەورەوە بەڵام بەپی ڕێژەی توشبوونەکەیە. توشبوونی سادەمان هەیە، توشبوونی مامناوەن، توشبوونی قورس بەپی ئەوە نیشانەکانیش ئەگۆڕێ. بەڵام لە زۆرینەی حاڵەتە وەکو باسمان کرد لوت و قورگەگرێتەوە هەڵامەت. زۆر باشە دکتۆر ئومێد. وەکو چارەسەر ڕێنمایی بۆ هەڵامەت ئەگەر بەجیا باسی بکەین هەڵامەت و پەتا ڕێنماییتان چییە لە ماڵەوە کاتێک دایکان هەستەکە مناڵەکانیان تووشی بووە و ئایا لە چ کاتێکە چ خاڵێکیان بینی پێویستەکە کە سەردانی پزیش بکەن لە ماڵەوە مناڵەکە نەهێڵنەوە؟ ڕاستە لە ڕاستیە من حەزم کرد پێشەی باسی ئەوکەم باسی پارێزگاریەکان بکەن چۆن خۆیان بپارێزن ئەوە پێش چارەسەرە بەڕاستی خۆپارێزی پێش چارەسەر. من یەکەم نقطە کە زۆر مهمە بە نیسبەت توش نەبوون بە پەتا ئەوەیە دەستشتنی زۆر. یعنی ئەو مناڵانەی کە لە سەروی 2 ساڵەوەن هان بدرێن هەموو چوونە دەرەوەیە کە هات نەماڵەوە دەستیان بشۆن. زۆرترین کات بە تایبەتی لە کاتی بڵاوبوونەوەی پەتاکەیە بە شێوەیەکی زۆر هانی مناڵان بدرێت زۆرترین ڕێژە دەست بشۆن. ئەمە گرنگترین نقطەی خۆپاراستنە. دووهەمیان ئەگەر چوونە شوێنێک نەخۆشخانە یان شوێنێک کە قەرەباڵغی بوو ئەگەر بکرێ بتوانن ماسک ببەستن. بەڕاستی ماسکی ژێکێکی ترە لە ڕێکارە خۆپارێزیەکان. بەدەر لەوە هەتا ئەتوانن نەچنە قەرەباڵغی. قەرەباڵغی هۆکارێکی زۆر یعنی بەهێزە بۆ توشبوون بە پەتا و ئەو مناڵانەی کە بچووکن دایک و باوک هەتا ئەتوانن نیان بەنە دەرەوە چونکە وەکو وتمان پەیوەندیکی بەهێز هەیە لە بینی سەرما و لە بینی توشبوون بە پەتایە بەوەی کە بەرگری لەشی مناڵەکە دابەزێ. ئەم ڕێکارانە یعنی گرنگترین ڕێکارەکانی خۆپارێزیە لە پەتا. کاک زۆر باست لە دەستشتن کرد. دەستشتنی تەنها منداڵەکان خۆیان کافیە یا نەخێر هەر ئەندامێکی و خێزانە بە تایبەتی چوونە دەرەوەی هەبوو کاتێک گەڕایەوە بۆ ماڵەوە باشترە یەکەم شت بچێ دەستی بشوە. هەروەها پاکردنەوەی کەلوپەل یا جیاکردنەوەی ئەوانەی کە نەخۆشن لە ماڵەکە لەوانەیە. بەڵێ ئەنجا ئەگەر بینە سەر توش بووەکان باشترین شت ئەوەیە ئەو مناڵی کە توشە بێ بتوانن تا ڕادەیەک بیپارێزن لە مناڵەکانی تر ئامۆژگاریکەن تی بگەێنن کە ئەم پەتایە بۆی هەیە نقل بێ بۆ مناڵەکانی تر لەبەرەوە تا ئەتوانێ کەمێک خۆپارێزی بکە و دوورکەوێتەوە لیان زائیدەن ئەو کەلوپەلانەی مناڵی توشبوو بەکارهێنێ مناڵە ساغەکان بەکاری نەهێنن چونکە بە بەکارهێنانی کەلوپەلەکەش بۆی هەیە ئەم نەخۆشیە بگواسترێتەوە. زۆر کەس کاک دکتۆر زۆر وەکو ئەڵێ ئەندەر ئێستیمیت زۆر بە کەمی بیل لە پەتا و هەڵامەتەکەنەوە لە مناڵە بەڵام ئایا هێندەیش کەمە؟ ئێمە دەزانین زۆرینەی زۆریان خۆی باشە بێتەوە و مەترسی دروست ناکە بەڵام ئەنگونجێ پەتا و هەڵامەت مەترسی بن بۆ هەندێک مناڵ؟ بەڵێ بە دڵنیاییەوە بە تایبەتی چەند گروپێک لە مناڵانمان هەیە مەترسیان لەسرە. بۆ نمونە ئەوانەی لە خوار ساڵەوەن تەمەنیان بچووکە لە خوار ساڵەوەن لەبەرەوە وا باشترە هەر مناڵێک لە خوار ساڵەوە پەتای گرت دایکەکە هەستی کرد شیر خواردنی کەم بۆتەوە هەستی کرد چالاکی وەکو جاران نەماوە سەردانی دکتۆری پێ بکە. دووهەمیان ئەو مناڵانەی کە بەرگری لەشیان کەمە ئیتر ئایا بە هۆکاری ناوەکی خۆی بێ خۆی بەرگری لەشی کەم بێ یاخود بەهۆی بەکارهێنانی دەرمانی ستیرۆید یان هەر دەرمانێک کە بێتە هۆی لاوازبوونی بەرگری مناڵەکە. ئەمە دوو سێهەمیان بوونی نەخۆشی درێژخانی کۆندامی هەناسە بۆ نمونە ئەو مناڵانەی ڕەبۆیان هەیە خطورەتیان زیاتر لەسرە وەک مناڵێکی ئاسایی لەبەرەوە لەو کاتە ئەبێ پارێزگارەکان و خۆ پارێزەکان زیاتر بێ بۆ ئەو مناڵانە.
زۆر باشە کاکسۆر کەواتە کۆمەڵێک منداڵ هەندێک مناڵە باس کرد کە پێویستە زیاتر خۆیان بپارێزن وەک لە منداڵانی دیکە. باست لە ڕەبووە کرد. ڕەبووە یەکێکە لەو نەخۆشیانەی کە تەنها لە گەورە ساڵانە نیە، گونجە لە منداڵانی شاهەبەیە هەندێک جار لەوانەیە بە حساسێتی بۆری هەوا باز بکرێ کاتێ ئەوترێ بە ماڵێک مناڵەکەتان ڕەبووی هەیە. ئایا سەرمایش هۆکارێکە بۆ خراپتربوونی باری تەندروستی ئەمانە؟ بەدڵنیاییەوە سەرما یەکێکە لە هۆکارەکانی دووبارە زیاد بوو یا هەر ئەو ئینفلۆنزای ئیگرێ ئەگونجێ بە هەمان شێوە؟ بەڵێ هەر هەڵامەتیش و ئینفلۆنزاش هەر پەتایەکی کۆندامی هەناسە بۆی هەیە نیشانەکانی ڕەبووەکە تونتر و بەهێزتر کاتەوە و ئەو مناڵە بگاتە حاڵەتێک کە پێویستی بە داخڵبوون هەبێت لە نەخۆشخانە. لەبەرەوە ڕێنمایی تایبەتمان هەیە بۆ ئەو دایک و باوکانەی مناڵیان هەیە کە ڕەبۆی هەیە، تکایە مایان بە نەقەرەباڵغی، تکایە لە سەرمابیان پارێزن، زوو دەستیان پشۆن، ئەگەر ناچاریش بوون بچنە قەرەباڵغی با ماسک ببەستن. باشە کاک دکتۆر، ئەمە سەبارەت بۆ منداڵانەی کە ڕەبۆیان هەیە و پێویست بە خۆپارێزیەکان. سەبارەت بە چارەسەری هەڵامەت ڕێنمایی چیە بۆ منداڵانەی کە توش ئەبن لە ماڵەوە چی وەربگرن، چی بکەن و ئایا ئەگەر هاتنە نەخۆشخانە لە نەخۆشخانە چارەسەریان چییە و ئەوانەشی سربەخۆ خۆیان لە دەرمانخانەیەکی میلی دەرمان وەرەگرن ڕێنمایی چیە بۆیان؟ بەڵێ سەرەتا سەبارەت بە هەڵامەت یان پەتە ئەکەوێتەوە سەر وەزعی مناڵەکە، سەر باری گشتی مناڵەکە. ئەگەر مناڵەکە تای زۆر بەرزی نەبوو، بۆ نمونە ئەگەر خۆی توانی پلەی گەرمی مناڵەکە بپێوی، ئەگەر لە 38.5 کەمتر بوو، ئەگەر خواردنی باش بوو، ئەگەر لە چالاکی و یاریکردن و ئەمانە نەتەکی بۆ نەکشابەوە ئەوە دانەبرابوو، ئەوە لەو حاڵەتەیە ئەتوانێت لە ماڵەوە چاودێریکە چارەسەریکە. مهمترین شت لە حاڵەتی پەتە ئیسراحەتە، ئەبێ ئەو مناڵە لە ئیسراحەتی تەواوا بێ. دووهەمیان ئەگەر تای هەبوو، تایەکی کەمی هەبوو، ئەتوانێت بەس بە فێنەکردنەوە فێنکی کاتەوە لەو حاڵەتەیە. ئەگەر تاکەی زیاتر بوو، ئەتوانێت لەو کاتانەیە دژەتایەک بەکاربێنێ، بۆ نمونە شروبی پاراستۆلی بۆ بەکاربێنێ و بۆ ماوەی 3 ڕۆژ چاودێری کا لە ماڵەوە. ئەگەر لە ماوەی 3 ڕۆژە نیشانەکان کەم بوونەوە، وەزعی مناڵەکە بەرەو باشتر چوو، ئەو کات پێویست ناکە سەردانی نەخۆشخانەی پێ بکە، بە تایبەت ئەگەر خواردنی باش بوو، چالاکی باش بوو. بەڵام ئەگەر هاتوو لە دوای 3 ڕۆژ نیشانەکان تونترە بوونگەی، خواردنی کەمە بووە، چالاکی کەمە بووە، لەو کاتانە پێویستەکە سەردانی پزیشکی پێ بکات. زۆر باشە کاک دکتۆر. ئەمە یەکێک لەو خاڵانت باس کرد کە پێویستەکە لەو کاتەیە منداڵەکان سەردانی نەخۆشخانەیان پێ بکرێ. بەڵام ئەگەر هۆکاری دیکە، خاڵی دیکە هەیە کە ئەگەر لە منداڵ تووشی پەتا و هەڵامەت بوو تیانە بەدی کرد، پێویستەکە سەردانی نەخۆشخانە بکەن. بە دڵنیاییەوە وەکو باسمان کرد، هەموو مناڵێکی خوارد تەمەنی 1 ساڵ هەر کات تووشی پەتا بوو، بە تایبەتی ئەگەر کاریگەری هەبوو لەسەر شیر خواردن، ئەبێ سەردانی دکتۆری مناڵانی پێ بکە. ئەمە یەک. دووهەمیان تای بەرز. ئەگەر هاتوو مناڵەکە حرارەتی جسمی تای چووە سەروی 38.5ەوە، ئەبێ سەردانی دکتۆری مناڵانی پێ بکە. ئەگەر مناڵی گەورەتر کاریگەری لەسەر خواردن و چالاکی هەبوو، ئەبێ سەردانی دکتۆری مناڵانی پێ بکە. ئەگەر ئازاری توندی هەبوو، سەرێشەی تند، سنگێشەی تند، سگێشەی تند، ئەمانەی هەبوو، باڵێ. ئەگەر تەنگە نەفەسی هەبوو، شینبوونەوەی هەبوو، هەناسەی زۆر سەریع بوو، هەناسەی قورس بوو، لەو کاتانێ ئەبێ سەردانی پێ بکە. ئەگەرێک و ئازاری سک بە تایبەت ئەگەر ڕشانەوەی لەگەڵ بوو، ئەبێ سەردانی دکتۆری مناڵانی پێ. زۆر باشە کاک دکتۆر. بە دڵنیاییەوە هەموو حاڵەتی ئەوەی کە لە ماڵەوە بە چاوی بینین و بڕیارە دەین کە ئەمە پەتایە، هەڵامەتە، لەوانەیە شتێکی دیکەی لە پشتەوە بێ بۆیە و خاڵانی کە جەنابەت باست کرد پێویستەکە کە سەردانی نەخۆشخانەی پێ بکەن. زۆر باشە کاک دکتۆر. بە شێوەیەکی گشتی هەڵامەت و پەتا خۆیان باش ئەبنەوە، کاتیان چەندێک ئەوێ و ئەگەر بێت و هەڵامەت و پەتا چاک نەبنەوە، ئەگونجێ ببنە چی؟ ئەگونجێ ئەو گرفتانەی، ئەو کۆمپلیکیشنانی، ئەو ڕووداوانەی کە لە هەڵامەت و پەتاوە ئەگونجێ بکەونەوە، ئەو ماکانی دروستی بکەن چین کە جێگەی مەترسین. بەڵێ
بەنسبەت پەتای بەشی سەرەوەی ڕێڕەوی هەناسە لە ڕاستیات چەند ماکێکی هەیە ڕەنگە لە دوایی ئەوە بگۆڕێبەوە بۆ نمونە ئەگەر هاتوو بوو بە هەوکردنی لەو زەتێنەکان ئەمە یەکێکە لەوانەی کە لەو کاتەیە مناڵەکە نیشانەکەی تونترە بێ و پێویستەکە سەردانی دکتۆری مناڵانی پێ بکە ئەگەرێک و گوێشەی بۆ دروست بوو کە لەم کاتەیە زیاتر دەلالەتە بۆ بوونی ئیلتیهابات و هەوکردنی گوێی ناوەڕاست واتە گونجێ لە پەتایەکی وەرزیەوە لە هەڵامەتێکەوە هەوکردنی گوێی ناوەڕاست ڕوو بە دڵنیاییەوە یەکێکی تر ئەگەر ئەم هەوکردنە دابەزیە خوارەوە بۆ سیەکان ڕێتی ئەچێ ببێ بە هەوکردنی سیەکان کە پێوتر ئیلتیهاباتی سنگ لەم حاڵەتانەشە پێویستە سەردانی دکتۆری مناڵانی پێ بکەن ئەمانە تقریبان ینی ماکە زۆر باوەکان کە لە دوای خۆیان بۆی هەیە بەجێ بێڵن زۆر باشە کاک دکتۆر ئەو چارەسەریانەی کە ئێوە وەکو پزیشکان ئەیەن بە مناڵ زیاتر چی ئەگرێتەوە و ئایا ئەو ڕێگایە دروستە کە هەر دایک و باوکیەک منداڵەکەیان بۆ منە دایکێک لە ماڵەوە منداڵەکەی توش بە هەڵامەت یاخود پەتای وەرزی ئەبێ ڕاستە خۆ لە نۆڕینگە میلیەکان دەرمان بە شێوەی شروع گیراوەی دژە بەکتریایان بۆ بەکارهێنن بەشێکی زۆر لەو نۆڕینگە میلیانە بەداخەوە لەو منداڵانی کە تووشی پەتابن و بەبێ ڕێنمای پزیشک دەرمان وەرەگرن شروعی ئیلتیهابات وەک خۆیان ئەڵێن دژە بەکتریای تایە ئەمە تا چەندە پێویستە و چ کاتێ پێویستە بۆ منداڵان لە ڕاستیە بەنسبەت پەتا و ئینفلۆنزاشەوە پێویستی بە دەرمانی دژە هەوکردن نییە کە پێڵین ئەنتیبایۆتیک تا ئەو کاتی کە دکتۆری مناڵان پاشەوەی کە فەحسی مناڵەکەی کرد گومانی ئەوەی کرد کە ئەم ئیلتیهابە بەدەر لە ڤایرۆسەکە بۆی هەیە ئیلتیهابی بەکتریایی بێ لەبەرەوە وەرگرتنی دەرمانی دژە هەوکردن لە خۆوە لە سەیدەلەیەک بەبێ هیچ ڕێنماییکی پزیشکی مناڵان کارێکی هەڵەیە تەنها شتێک کە ئەتوانن وەری بگرن بۆ ئەم حاڵەتە دەرمانی دژەتایە وەکووتم ئەگەر حاڵەتەکە بەسیید بوو بڕیار بوو لە ماڵەوە بهێڵێتەوە تای هەبوو ئەتوانین دەرمانی دژەتا وەرگێت بەڵام هەرگیز بەڵێ وەکو شروعی پاراستۆڵ بەڵام هەرگیز ڕێنماییان ناکەین کە لە خۆیان و دەرمانی دژەهاوکردن بەکاربێنن چونکە بە نەتیجە زۆر بەکارهێنانی دەرمانی دژەهاوکردن بەبێ ڕێنمایی پزیشک وای لێ ئەکات کە ئیتر چیتر سوود لەو دەرمانە دژەهاوکردانە نەبینێ ئەبێ بە کێشە بۆی ئەبێتەوە هۆکاری کە من لە زۆر بەرنامەی دیکەیش بەڕاستی باسم کردووە بڕوان ناکەم بەرنامە هەبێ من جەختی لەسەر نەکەمەوە کە پەیداکردنی بەرگری بەکتریاکان کە لە داهاتووە بەکتریاکان بەرگری پەیداکەن و ئەو منداڵە لەوانەیە بە دەرمانێکی دژەهاوکردنی ئاسایی هەوکردنەکانی چارەسەر نەبێ کە ئەمە گرفتە بەڕاستی بۆ منداڵ بۆ نەخۆشخانە و بۆ پزیشکەکەشی لە داهاتووە زۆر باشە کاک دکتۆر ئەوەی ما بێتەوە ڕێنمایی و تێجە نابێت بۆ ئەو منداڵانی کە لە وەرزی سەرمایە تووشی پەتابن چییە ئەگەر قسەیەکە ما بێتەوە لە کۆتاییە پێم وان بێت زۆربەی شتەکانوان باس کردووە ئەگەر بێت تەنها ڕێنمایی دووبارەکردنەوەی ڕێنمایی خۆپاراستنەکانە بەڕاستی وەکو وتمان لە دەستشتن لە دوورکەوتنەوە لە قەرەباڵغی ئەگەر پێویست بوو بچنە قەرەباڵغی ماست ببەستن و انشاءالله سەلامەتی بۆ زۆر سپاس کاک دکتۆر یەک خاڵ هەیە با بیرم نەچێتەوە چونکە بەڕاستی بە تایبەتی منداڵە گەورە ساڵانەکان کە دێنە نەخۆشخانە ئەم حاڵەتە زۆر دووبارە بێتەوە زۆرینەیان داوای ژینا و مغەزی دانانی کانۆلا و وەک خۆیان ئەڵێن ئەو هەڵواسینەکەن بۆ پەتاڵێ لەبەروی مناڵەکەم باش شیر ناخوا لەبەروی مناڵەکەم یا ئەوانەی مناڵی 10 ساڵە 8 ساڵە 9 ساڵە ئەڵێ نانی بۆ ناخورێ زۆرینەیان دەرزی بەکارهێنن یاخود بەدەر لە دەرزی داوای ئاو هەڵواسینەکەن ئەم چارەسەرانە چ کاتێک پێویستە لە ڕاستیە و چارەسەرانە تەنها پێویستە دکتۆری مناڵان بڕیاری لێبە ئەو کاتەی کە زانرا ئەم مناڵە پێویستی پێیەتی بۆ نمونە وشک بوونەوەی هەیە زیاتر لە 12 ساعاتە هیچ جۆرە خواردنێکی نەخواردووە ئەلەو حاڵەتەیە بڕیارە درێ مغەزی یان دەرزی بۆ بەکار یاخود ئەگەر ڕەشانەوەی توندی هەبێ و نەتوانرێ بە شروع بوو بە دیکسترۆلایت کە مغەزی گیراوەیە و بەدەمەخورێ چارەسەر بکرێ ئەوەی کە تەنها لەبەر داواکاری خۆیان بێ کارێکی هەڵەیە و پێم وابێ هیچ دکتۆرێکی مناڵان ناچێتە ژێرباری ئەوە تەنها سەیری باری تەندروستی مناڵەکەکەین و لەو کاتەیە بڕیارەین زۆر باشە بەڕێز دکتۆر ئومێد عەلی سعید پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوەش زۆر سپاس
فەرموو نەخۆشخانەی بەخشینە پیاوەکەم لە بەیانیەوە زۆر چی بکە خاتون ناونیشانی ماڵتان بڵێ خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستیتان بۆ بکەن. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین لە پزیشک و پەرستاری بەتوانا و ڕاهێنرا و بۆ حاڵەتە فریاگوزاریەکان پێگاتوون. ئێمە لە نەخۆشخانەی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان. زۆر مەمنونی جەنابتان موسپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم. هاوڵاتیانی عەزیز، بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. خۆشەویستان، لە پاشکۆی بەرنامەی تەندروستی ئەم جارەمان کورتەیەکتان بۆ باسەکەم لەسەر نەخۆشیە کە زۆر گرنگە و بە هەڵەدا چوونێکی تایە لە نێو هاوڵاتیانە، بەو هیوایی کە بتوان ئەم بە هەڵە چوونە لا ببن و بەدەم تەندروستی خۆتانەوە بن بە شێوەیەکی زانستی، نەک بەو شێوەیە کە تا ئێستا لە نێو خەڵکیدا باوەوە بڵاو بووەتەوە. ئەویش بریتیە لە بابەتی بەرزەپەستانی خوێن. کەسانێکی زۆر دێنە نەخۆشخانەکان، تەمەنیان هەیە، تەمەنیان لەوانەیە 35 ساڵ، 40 ساڵ، 45 ساڵ، 50 ساڵ، کار تێلیانە پرسی زەختت هەیە یاخود ناڵێ جار بەرزە بێتەوە، یاڵێ من زەختەکەم یاری ئەەکەم، یاڵێ هەندێک جار بەرز بووتەوە و دەرزیەکەم بەکار هێناوە لە دەرمانخانەی لێ ماڵ خۆمە یا چوومەتە نەخۆشخانە، دکتۆرەکە دەرزێکی بۆ کردووم و زەختەکەم دابەزیوە، بەڵام دەرمانم نییە. کاتێ لێ پرسی ئایا متابعی زەختت ئەەکە، یاڵێ نەخێر، تەنها جار بەرزە بێتەوە. ئەو پێی وایە تەنها ئەو کاتانە زەختی بەرزە بێتەوە کە هەز بە ناڕەحەتیەکە کا یاخود ماندووبوونێ، بێزاریەک، سەر ئێشەیەک، ئەڕوات و زەختەگرێ پێڵەن بەرزە و چارەسەریەکە ئیتر دوای ئەوە بە دوواداچوون بۆ زەختەکەی خۆی ناکە، چاودێری زەختەکەی خۆی نایکا کە ئەمە هەڵەیەکی گەورەیە. خۆشەویستان، شتی وامان نییە لە زانستا کە بڵێ زەختەکەی یاری ئەکا جار بەرزە و جار پێویستی پێی نییە. شتی وامان نییە بڵێ هەندێک کەس حەبێکی بۆ دانین تەنها ئەو کاتانی کە زەختی بەرزە بێتەوە ڕۆژێ بیخوا و ڕۆژێ نەیخوا. شتی وان نییە. ئەو کەسانەی کە هەستەکەن زەختیان بەرزە، ئەو کەسانەی کە هەندێک جار بەرزە پەستانی خوێن بڵێن پێوانی پەستانی خوێنەگرن بەرزە یا وەک خۆیان ئەڵێن یاریەکە، ئەمانە پێویستیان بە سەردانی پزیشکی پسپۆڕی هەناویە بۆ ئەوەی چاودێریەکی دروستی بۆ دابنێ بۆ ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ لە ماڵەوە چاودێری زەختەکەی بکرێ هەموو ڕۆژێ چەند جارێک، یاخود بە ئامێرێکی تایبەتی بۆ ماوەی 24 کاتژمێر پێوانی پەستانی خوێنی بۆ بگیرێت بۆ ئەوەی بزانین ئایا ئەم نەخۆشە لە ڕاستیا زەختی هەیە یاخود نا، پێویستی بە دەرمانە یاخود ناوە. ئەگەر دەرمانمان بۆ نووسی چنێکی بۆ بنووسین کە ئەمە زۆر گرنگە. بۆچی ئەمەم باس کرد؟ کەسانێکی زۆر بەو بیانوەیەوە کە زەختەکانی یاریەکە یا هەندێک جار بەرزە و دەرمان بەکارهێنن خۆیان ئیهمال کردو، پێیان وایە زەختیان نییە. لە کاتێکا زەخت ئەگەر هەشی بێ، ئەگەر کاتەکانی دیکەش کە ئازاری نییە، کە هیچ نیشانەیەکی نییە، زەختی بەرز بێ هیچ نیشانەی نییە، واتە نابێت تۆ چاوەڕێی ئەوە بکەی زەختەکەت نیشانەت بۆ دروست بکە اینجا زەخت بەرز بێ یا پاشان بڕۆیتە لای پزیشک و چارەسەر وەربگری. زۆرینەی کات زەخت هیچ نیشانەی نییە، تۆ زەخت بەرزە، بەڵام گرفتەکە ئەوەیە لە ناکاوە لەوانەیە لێت بکاتە نەخۆشیێکی قورس یاخود وردە دڵە سەس بکە، دڵە گەورە بکە، واد لێ بکە. تۆ کاتێ دەست بکەی بەکارهێنانی دەرمانی
بەرزەپەستانی خوێن کە تۆ دڵت سست بوو بێت. چارەسەرەکە چییە؟ چارەسەرەکە ئەوەیە هەموو ئەو کەسانەی کە تەمەن ئەکەن یاخود لە عیلەکەیانە نەخۆشی زەخت هەیە یاخود چەند جارێ زەختیان گرت و هەستیان کردووە ئاسایی نییە یا لە بەرزەوە نزیکە یاخود بەرزە، پێویستە چاودێری زەختی خۆیان بکەن، بینوسن یاخود سەردانی پزیشکی پسپۆڕی هەناوی بکەن بۆ ئەوەی زەختیان ئەگەر بە دەرمانێکیش بێ کۆنتترۆل بکەن، چکە ئەگەر پەستانی خوێن یا زەخت کۆنتترۆل نەبێت لەوانەیە سەرکێشێ بۆ کۆمەڵێ گرفتی دیکە کە چارەسەرکردنی زەحمەتە. بەو هیوایی کە هەمووتان تەندروست بن. بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە.